ئەم شەو باسی ئازادی تاکە کەسیەکەین و تێڕوانینی ئاینی ئیسلام لەسەر ئازادی تاکە کەس و ئەی بەستینەوە بە ڕۆژگاری ئێستای مرۆڤایەتیەوە کە تا دێ ئازادیەکانی مرۆڤ زیاترە بێ و پەیوەندیەکانی و حەق بەسەربوونی چواردەور لەسەر مرۆڤ سنووردارترە بێ. یعنی قسە و باسی بەشێک لە هاونیشتیمانیان پێی وایە کە ئاینی پیرۆزی ئیسلام هۆکارێکە بۆ کۆت و بەندکردنی مرۆڤ نەک ئازادکردنی. ئەمانەی ئەم شەو بەڕوون و ڕەوانی باسی ئازادی تاک بکەین، یعنی لە ئاینی پیرۆزی ئیسلامە و زائیدەن لە ئێستای ژیانی خەڵکە. دکتۆر باسم ویستم بڵێم ئەوە نەشتە نووسیوەزانم ویستم بەوە دەست پێ بکەم بڵێم ئاینی ئیسلام بەزەم پرسیارە بۆ جەنابە نابێ بۆ دکتۆرەکانەوە. ئاینی پیرۆزی ئیسلام هۆکاری ئەوەیە کە با بڵێن کۆت و بەندێک بکاتە پێ و دەسی مرۆڤ و ئازادی لێبسەنێتەوە. منم پرسیارە لە جەنابە ناکەم ئەگەر ئامادەنیت بە من وەکو دەستپێکی بابەتەکە ئازادی بۆ چییە و دوو ڕوانگەی ئازادی باسەکەم باش و لەو دوش لەکوێ ئازادیەکان سنووردارە بن بۆ. ئێمە لەبەرا با تعریفێ لە ئازادی بکەین، ڕەنگە بەرانبەر وا بزانێنی ئازادی هەرچێکە دڵها پێوە بیکەی، هەرچێکە دڵ پێوە بیکەی ڕەنگە دڵ پێوە کەسێ بکوژی، ڕەنگە دڵ پێوێ ماڵی کەسێ بڕوخێنی. بۆیە ئازادی تعریف ناکرێت تا سنوورەکانی دیاری نەکری. یعنی ئازادی لە نائازادبوو ناتعریفەکرێ. ئازاد نیت ئازادی کەسێکی تر لە ناو ببەی، ئازاد نیت مافی کەسێک بخۆی، ئازاد نیت ڕێزی کەسێک بشکێنی. ئەگەر گەیشتی بەمە کە بەرانبەریش ئازادە تۆش ئازادی و ئەگەر ئازادی تۆ ئازادی ئەو ببەزێنێ، ئازادی ئەو لە ناو بووە ژیانی گیانی ماڵی احترامی ئەدەبی خێزانی تێک بدا، ئەمەی تر ئازادی نیە هەرکێ بۆ خۆیە. بۆیە ئازادی وەختێ تعریفەکەین ئاسانترین سنوور بۆ ئازادی وێ ئازادی تۆ ئازادی کەس لە ناو نەبە. ئەو وەختە دوو ئازادیمان هە، ئازادی لە ئازادی بۆ. ئازادی لە بڕێچت من ئەبێ ئازاد بم لە زوڵم، ئازاد بم لە بێعەدالەتی، یعنی بێعەدالەتیم پێ نەکرێت کەسێک عەدالەتدا بمەرزێنێت تا من ئازاد بووم، ئازاد بم لە هەژاری، ئازاد بم لە فەقر، ئازاد بم لە نەخۆشین، ئازاد بم لە دیکتاتۆرێک من بسەپێ بە ملما و نێڵێ هەناسە بدەم. من ئەوە ئازادیم لەمانە دەستکەوت. بۆ نمونەوام لە سجنە ئازاد بوون لە سجن ڕوخاندنی دیوارەکانی، ئەوە من لە سجن ئازاد بووم. ئازاد بوون لە فەقر دەوڵەمەندکردنی منە، ئەوە دەرچووم. ئازاد بوون لە نەخوێنەواری و گەمژەیی، ئەوە خوێندن نابەردەسم، من دەرچووم لەمانە. ئەمانە پێویستە من دەرباز بکەی لەمانە. من بووم بە خاوەنی ئەمانە. ئیستا ئازادیەکە و بۆچیەوە لە سجن دەرماوردی بۆچیتە؟ وڵا دڵم وا پێ و پیاە بکوژم، وڵا لە سجناوایە باشتر. و ئازادیم لە فەقر دەرهاوردی پارەمدا پێ بۆچیتە؟ وڵا گەرەک مەخۆم تووشی مادەی هۆشبەر بکەم. بۆ یەکانە ئەبێ هەمە بۆ هەردوو بوارەکەی ئازادی پلانمان بێ. ئازادی لە ئازادی بۆ. لە چی ئازاد ئەەکەین، بۆچی ئازاد ئەەکەین. ئەگەر ئەم دوانە نەبێ ئازادیوێتە هەرکێ بۆ خۆی و لە هەرکێ بۆ خۆیان هێمە ئازادیمان دەست ناکەوێت. ئێستا نمونەیەکی بەسیت تێن و تۆ گەرەکتە بڕۆی بۆ سەفەر، ئازادی وەکی مافی مرۆڤ سەفەر بکەی بە دوای حەزەکاندا، بە دوای چتەکانتا، بە شەرتێک وتم ئەو شتانە نەڕوخێنی. سەفەری تۆ بۆ کوشتنی کەسێک نەبێ یا بۆ لە ناوبردنی خۆتیش نەبێت. ئیسا ئەوە چوویتە فڕۆکەخانە، ئەوە چوویتە تەرمیناڵ گەراج، ئەوە پاسە و ئەوە فڕۆکەس و ئەوە قەتارە و ئەوە سەیارەس و ئەشتوانی بە ئێستر بڕۆیت و ئەشتوانی بە پێ. کامیان هەڵەبژێری ئازادی وە لە سواری فڕۆکە بووی تر ئازادی هەیە بێژی دەرگاکەم بۆ بکەن و گەرەکمە دابەزم. بۆیە ئائینەکانی ژوا تماشا بکە، کولتورەکانی ژوا تماشا بکە، ڕێو ڕەسمە عیلمیەکانی ژوا تماشا بکە. من ئازادم لە ڕوانگەی غەیری دینۆ، هێشتا نەچوویتە سەناوی دین، هەرچی هەڵەبژێری هەڵی بژێرە، مافی خۆتە. و ئەگەر بە ڕوانگەی دینیش بێژی ئەبێ ئازاد بی تا محاکمە بکرێت، تۆ ئازاد نەبی اختیارە نەبێت چۆن محاکمەکری. بۆیە من وازانم چوونە ناوی دینی چۆ بەر لە هەڵبژاردننی دین ئازادیەکە هەر دینێک بێت
ئەوە تۆ ئازادی هەڵی بژێری یا هەڵی نەبژێری بەڵام ئەگەر چویتە ناوە ئیتر وابزانە هاتیتە سە پۆلەکەی من ئازادی بێتە پۆلیانی وەلی هاتیتە ناو بۆت نییە تێکی بدەینێڵی من بابەتەکان بڵێمەوە بۆیە ئالەویانە وەختی ئەچیتە ناوی دینەکان هەر دینێک دانەی بۆ خۆی ڕێوڕسمێکی وەکو هەر سیارێک سوار بووی هەر فڕۆکێک سوار بووی ڕێوڕسمێکی ئالەویا ئازادی تۆزێکی تر کەپسەکرێ بۆەوەی ئەو دینە لە چوارچێوی خۆیان ناڵێ بڕێچت بکەی چون لەو دینە ئەتباتە دەڕۆ تا ئەرانە من وەکو سەردێڕ قسەکەکەم و تا بزانین دوایی پێویستەکە تقریبا ئەوەی ناکردەوە کە هەر تقریبا تۆزێک لە پێشەکەی من ئەچوو ینی دین جۆرێک لە ئازادی لێسەرێتەوە بەڵێ ئازادی بەر لە دینەکە دەروون بەر لە دین ئازادی هەیە چویتە ناوی دینۆ ئیتر یا دیندار نیت یا ئەگەر دینداری دین ئازادیەکان ئەبێ لە چوارچێوەی شریعەتەکەی ئەو دینا بێت هەر دینێ بۆ خۆی فقێکیە فقیهینمانەیە فقی یەهودیمانە فقی مەسیحیمانەیە فقی ئیسلامیمانەیە ئەگەر لەو فقها ئەو شتانە بەرچاو نەکەی ئەو دینە تۆ یا بە دیندار نازانێ یا تۆ ئەبێ لە دینەکە خروج بکەیت و یەکانە لەوێ ئازادی ئەخاتە قاڵبی خۆی باش دکتۆر دینی ئیسلام ینی برەوی بە ئازادی تاکە کەسییاوە یان با بڵێن دەستی بەسەراگرتووە و قۆرخی کردووە و ینی بە جۆرێک لە جۆرەکان وەکو دکتۆر باسی کرد تیارەکەی ئەو خاتە ناوی و تەواو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه ومن والاه. سپاس بۆ جەنابەت بۆ هاوکاران خالت ڕاز بێخۆ. طبعا ئوستاد جان بەر لەوەی کە ئینسان باسی ئازادی تاکە کەسی بکە و جنای مامۆستای ئاماژە پێکرد دەبێت و بچیت چەمچ و حڕیەت تەماشا بکەیت چەمچی ئازادی تەماشا بکەیت مشکلەیەکەی لە مجتەمع و لە کۆمەڵگای ئێمە دوو تێڕوانین لە بۆ چەمچی ئازادی ئێستا لە سەحەکەیە بەردەستن چەمکێک ئەوەی کەوە حەضارەتی سوڵتەی حەضارەتی غالیبە ثەقافەی غالیبە کە پێی دەوترێ شارستانیەتی خۆر ئاوایی لە دوای ئەوەی کەوە شارستانیەتی خۆر ئاوایی لە پێش سەورەی فەرەنسا طبعاً تووشی چەوسانەوەی غەریزەکانی ئینسان ببوون ئینسان وەکو ئینسان صاحبی کۆمەڵە غەریزەیەکە دینەکان هاتینە تاوەکو تەنزیمی ئەو غەریزانە بکەن بەڵام سوڵتەی کەنەسی هاتبوو چی کردبوو تەدمیری ئەو غەریزانەی کردو بنمونە گەر بێت و غەریزەی چوو غەریزەی جنسی وەربگرین لە دینی مەسیحیەتە تەرکیز لەسەرەوەی کرد بەقەدر ئەوەی کەوات و دژی ئەو غەریزەی بی لە خوا نێزیکتری کاتێکەوە سەورەی فەرەنسی دێ تەماشا ئەکە ئازادیێک ئەدات ئەو جۆرە غەریزانە هیچ حدودێکی لە بۆ نایەڵێتەوە باسی حەزی کەسی ئەکە وەکو ئینسان چت حەز لێە ئەتوانی ئەو بکەیت بەڵام ئەویشان حڕیەتێک ئەوەندە مطلق نییە چونکە لۆ سنوورێکی لە بۆ دادنێ هەتاوەکو دەگەی ئازادی کەسێکی دیکە ئەو وەکو مەفهومی حڕیەت لە بۆ ئەوەی خۆر ئاوایی لە مەفهومی ئیسلامە ئەبێ و حەقیقەتە بزانین مەقسەد لە هاتنی شریعەتی ئیسلامی و ئەوەیە هەتاوەکو بەندایەتی ئینسان لە بۆ خوای پەروەردگار جەلە جەلالوه ڕێک بخا بە اختیاری هەر وەک عەبدی خودا بە ئیضطراری یعنی بە ناچاریەت و عەبدی خوای پێت خۆش بیانە پێت نەخۆش و مەخلوقی خوای پەروەردگاری جەلە جەلالوه لە تێڕوانینی ئیسلامیە شریعەتیشی ناردووە لە خاتری ئەوەی ئەو جۆرە بەندایەتیە ڕێک بخا لە ضمنی ئەو یاسایانەی کە خوای پەروەردگار جەلە جەلالوه ناردووێتی کەواتە ئەتوو بوو ئەوەی کە صاحبی عبودیەتی رب العالمین دەبێ حڕیەت دەبێ یعنی مەرجی عەبدایەتی کردنی خوای پەروەردگار ئازادیە چونکە تو کە دەرێ لا ئیلاهە ئەوە ئازادبوونە لە هەموو معبودێکی لە هەموو خودایەکی دەستکرد و هەروەها ئینسانی و هەوایی و فکری ئەو بابەتانە ئیلا الله لەوێوە تەسلیمە رب العالمین بێت کەواتە لێرە ئیسلامەتی مەفهومی حڕیەت لە ئیسلام جیاوازە لەگەڵ مەفهومی ئەو ئازادیەکە ئێستا مەتەلەن بەربڵاوە کە بریتێ لە فەوزا بریتێ لە سنوور شکاندن بریتێ لەوەی کەوا ئینسان وەکو خۆی هەموو شتێکی بکات چونکە ئینسان مادام عاقڵە ئینسان مقەیەدە چونکە خۆی عاقڵ یعنی چی یعنی تەقییدکردنی ئینسان عاقڵ کە دەرێ عاقەلە یعنی چی یعنی ڕەبتی کرد ئینسان تو کە عاقڵ بووی عاقڵ ڕێگانادە ئەموو ئەتوم شتێکی بکەیت کۆمەڵە شتێک هەیە ئەدبەستیتەوە وەکو ئینسان وەکو طەبع وەکو سروشت کەواتە لێرە ئیسلامەتی کە هاتیە دەیەوێت تەنزیمی ئەو جۆرە مەفهومە حڕیەتەی بکە کاتێکەوە حڕیەتی شخصیت و دەست پێکات دەیەوێت بە نەوعی بی هەتاوەکو ئەتوو مافەکانت چونکە هەموو ئینسانێک مافی هەیە مافیشی لەسەر یعنی حقوقی هەیە واجباتیشی هەیە ئەتوو ئەو مافانەی کە هەیتت بە ئاسانی دەبی وەری بگری و هەروەها ئازادی مەتەلەن مافی خوێندنە مافی سەکەنە مافی گەشت و گوزارە مافی کار و کاسبیە مافی خێزانهێنان مافی بیرکردنەوەیەکی ئازادە ئەوانە هەمووی مافی تۆن بەڵام لە ئیسلامە کاتێک کە حدودت لۆ دائەنێ لەبەرەوەی تو عەبدی خوای بە ئیضطراری بە ناچاری دروست کرای
خوای پەروەردگار دەیەوێت ئەو عەبدایەتە بێخیتە سلکێکی زانستی علمی وەکەوەی ئەڵە ڕێڕەوێکت لە بۆ دیاری ئەکا هەتاوەکو بتوانانی وەکو ئینسان تاقەی خۆت ئەدا بکە. باشەوە با بڵێن شکانی سنووری ئازادی نییە بۆ نمونە مرۆڤێکەوێت تۆ باسی با بڵێن پرۆسی هاوسەرگیریت کرد لە ناو قسەکانتان مەسەڵەن مرۆڤێکەوێ مرۆڤی بەرامبەریش هاوڕایە لەگەڵیان مەسەڵەن ئێماڵین ئازادی و کاتە تاوا بێت کە تۆ پێ بخەیتە ئازادی کەسێکی ترەوە بەڵام کەسی بەرامبەریش بەو جۆرە لە مامەڵەی تۆ ڕازیە بەو جۆرە بەس ئەو مەفهومە وەک باسم کرد مەفهومێکی خۆرئاواییە مەفهومی ئیسلامی نییە یعنی مەفهومی ئەوەی ئازادی هەتو ئازادی لە هەموو نە ئازاد نا بەس کە کەسی بەرامبەریش ئازادە بۆی کە ینی دوو ئینسان ئایانەوێ بە یەکەوە ژیانێک دروستکەن ئەمیش ینی هاوڕایە ئەمیش هاوڕایە بەڵام لە ناو چوارچێوەی ئاینی ئیسلامە ئەمە قوبڵکراو نییە ئیلا ئەبێ مامۆسایەکی وەکو بەڕێزە بکوێتە بینەوە و چوزانم ینی ئەو سروتە ئاینیان خێرەزانی کۆ کاکە ڕێکخستن جیاوازە لەگەڵ فەوضای ئەتو تەماشێکی ئەگەر فەوزایە 100% زين لبرت فوزا استماشيك استاذ حتى لقانوني جاني خومان دكاتك اتو ترافيكا مرور الداندرايا خو لا بيشل كردني ازادينيه لبر خستني سيستمي حياته كاتك كما مصات تماشاك سيستم مكتبي داندرايا كاتك دبي الطلبه ساعات هش بيت دوامي وهروا ساعات مثلا جوازي بقريتو اما بيوندي بس سيستم هو من باس دوكس يا واش سيستم استاذ فوزا دكتور فوزا دوكس قراري بيكو جيانيكين بويستي خوان هر دوكس كسي عاقلا و چوزانم 18 ساڵیان تاو کردووە باڵغی عقلی و فکری و هەموو شتێکن ئەنێ ژیان بکەن بەو شوی کە خۆیانیانێ مسلمانن یاننا مسلمانن ئینسان مسلمانتیەدا جیاوازەش فکرێن دی ئەو نقطە بەرە بوضوح بێگوتن ڕاستە ئینسان مکەڕەمە دی ئیسلامدا کەرامەتێکی گشتی هەیە ولقد كرمنا بني آدم ولكن آزادي دي إسلام دا تجاري نينا إلا ديك حالة دا بري قو ببي مسلمان تأكيد اش قوتنا دكتور خاليرة بري قوت ببي مسلمان آزادية تهيا تبر برسي جيروجي قيامة سر أو آزادية خوا إيمان تيني يالنا فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر بيشتي قوت إيمان آني تقو من بوما مسلمان لا إله إلا الله محمد رسول الله آزادي نما صحبتي آزادي بومن ما بكن ده مفهوم هري بمظن مفهوم هري بقيمة دي إسلام ده مفهوم عبوديته نه مفهوم آزادية جبر فيكي مفهومك قالك جوازة ده مفهوم غربي ده دكتور هولي ده قبرنجك جوان بحث بكي ده مفهوم غربي ده آزاد بون فلاسفي واد بيجن يعني قلت بيجن من آزادم تقولي يعني أو أقصني منه بو خاطر سرمني حسب كرن ناقد الكفر ليس بكافر من آزادم يعني خوانينا نابي تشتك كنترولي من بكي تشتك تاني كنترولي من بكي موضوعي قانونه خارجي قانون تشتك كنترولي تناكي دي إسلام ده ونينا دي إسلام ده قوتاقو أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله تشتك نينا نافيخو آزادية شخصي هار تشت كنترول كريه جياني تا رابوني تا دانوستاندني تا آخفتني تا خوارني تا رازاني تا تكلين جنسي بحثي ديك دوكاسن هرتش سينوري خواهايا هرتش كنترولي خواهايا جبر قوتنا آزادي تعبدي قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين عبادتي من نسكي من ذبحا من جيانا من مرنا من حمبو خودي تعالى تشتك نينا دنافي خود إسلام ده مروف آزاد بي هر كس قانونك هيا جرك بيبكي ونحر بيجز ناكم يعني الإسلام ده وايا أوامر هنا ممنوع محظورات مناهي هنا هر كسكي مسلمان جيتي خوست لازمة أو مأموراتي بيك بيني ما استطاع وأجر آنيجي خود تعالى جزا خير نفسيني مكافأة بحشتي وأجر نآني قنيه هيا وروجي قيامت جي مكافأة وينجي عقوبتي وي آجري جهنمية فموضوع نينا بيجي والله من آزادم دكم يانلاكم دي إسلام ده آزادي نينا حديث بيغمبر عليه الصلاة والسلام هيد بيجي لا يؤمن أحدكم حتى يكون هواه تبعا لما جئت به إيمانا كسي كامل نابي حتى أو حزي قد خوازين مناش حريتي شخصي حزلي كرنا حتى أو حزي قد خوازي متوافق بيانجي متابعي شرعي بيغمبر بمحمد عليه الصلاة والسلام بقشتي
مفهوم إسلام بج موضوع حرية نينا إنسان وك عبد خواجيان دكي دميني موضوع تشيا دميني موضوع اختلافات فقهي سينوري موازديعي ملي ما يزدك نكا حرية يانا مثلا موضوع ردة بري إسلام بحسيكر فقهاء عند بيجن تيكوشتن فقهاء عند بيجن نايكوشتن حجاب فرزك ما سينوري حجاب تشاوايا أو مواضيع نقاش لكن موضوعي حرية آزادي آخفتن ونقدي سيستم ومسائل وينا سينوري هنا أما آزادي مطلق بداخل تو هر بازنكه هي يعني تو كتشيت ناو بازنكه بيتر ببي لو تعبدي بازنا ببي أساسا بي أو نقطي هري مروفي مسلمان خو بيسر بلندكي موضوع عبوديتي مقامي هري بلند التصوف دجي وقت يقول بحسي لكن مقامك الزوري جورها هي موضوع عبوديتي مقامي عبوديتي موضوع آزادي ذمنينا من أتوانم قصبكم كاكدر إما بابي كان دو مكاتبي ديني ومكاتبي غيري ديني يا مكاتبي إنساني وقت بحثي مكتبك كري لما مكاتبي مختلفة أبي لسر چند بابتي چند چمكي أو مكتبة قصب كري يكي مكتبك يكي لچمك كاني إنسان ناسية إنسان ناسي أو مكتبة چية لدروي بازني دينا إنسان موجودة كي وكو فلسفة أومانيسم إكزيستانسياليسم وانا تماشا بكي موجودة كي مستقلة وأو معيار بوهمو جيهان أو بيورا بأو دياري أكريت چي درسته و چي غلطه سروي أو إنسانه شتێکی تر نییە بۆیە وەختێ سەروی ئینسانەکە شتێکی تر نییە ناتوانێت کەسێکی تر ئەمری پێ بکە وەلێ وەختێ چیتە ئینسان شناسی لە ئیسلامە ئینسان موجودێکی مکلفە کە مەخلوقی خوایە کە ئەبێ عیبادەتی بۆ بکە بۆیە وەختێکانە دوو چەمکی فەلسەفی قەزیەکە تماشاکە یەکێ لە چەمکەکان ئینسان ناسی دەری دینە یەکیان ئینسان ناسی ناوی دینە ئینسانی دەری دین خۆی معیاری هەموو شتێکە خۆی هەموو شتێک تەواوەکە لە دوای ئەم دوو چەمکە چینە چەمکێکی تر چەمکی چیە چەمکی بەهاکانە بەها لە دینە خاوەنی دینەکە دیاری ئەکات بەها لە ئینسانیەتە کۆی مرۆڤایەتی یا فەلسفەی ئەخلاق دیاری ئەکات بۆ نمونە ئەخلاقێکی فایدەگرای بنتامی ێژێ حەدیەکسەر زۆرینەی قازانج بۆ زۆرینەی خەڵک بەحەس هەرچیە بتوانێت زۆرینەی قازانج بۆ زۆرینەی خەڵک دیاری بکە بەهاس کانت بە جۆرێکی تر ێژێ نەوەڵا من وەزیفەت تماشاکەم ئەوەی تۆ ئەیکەی بێ هەر هەمان بێکە ئەگەر بەرامبەر بیکا قوڵێکە یاسای بەڕاستی کە ڕاست دەوێت چیت بۆ خۆتەوە بۆ خەڵکت بێ هێمە بەهاکان مرۆڤ خۆی دیاریەکە بۆیە ئەگەر تماشای حکوومەتێلی ئەگزیستانسیال بکە یا حکوومەتێلی ئومانیستی بکەی بەهاکانیان ئەگۆڕێ وەختی مرۆڤایەتی ئەگۆڕێ تکنۆلژیا ئەگۆڕێ زەمان ئەگۆڕێ بەهاکان ئەگۆڕێ وەلێ لە ئاینی ئیسلامە یا لەو ئاینەکانە بەهاکان سابتن هەتای ناگۆڕێن وەختێ نەگۆڕن ئیتر ئازادی پێویست ناکات تۆ ئەبێ هەر لەو چوارچێوە بمێنیت و بابەتێکی تر معریفەتە زانینی بەشەر معریفەت لە کوێوە بەدەستێنێ ئەم زانینە مرۆڤ هەیەی مەسەڵ چۆن ئەزانێ جەهان لە چی دروست کراوە ئێمە بۆ زانین کەون لێکە دەین ئازمایشەکەین تلسکۆپ دروستەکەین سەفینە ئەنێرین ئەو ێژێ خوا خۆی فەرموویەسی کون فەیەکون تەواو ئیتر بۆ چێسی تۆ لێکۆڵینەوەی لەسەر بکەی بیکە قەیناکە وەلێ کردیی ئاخرەکەی هەرەگەیتە ئەمە ئەوە بیری لێکاتۆ بۆیە لە معریفەت شناسی چا لە بواری دەری دین و ئەبێ خۆمان معریفە دروست بکەین بە دوایە بگەڕین وەلێ لە ناوی دینە معریفە موجودە بێت تۆ لێی تێبگەی هەوڵ بدەی حاڵی بووی لەوە کە مامۆستایەکە بێت و فێر بکە ئەگەینە هەستی ناسی هەستی چۆنە ئەم جیهانە چۆن هەیە بوونی جیهان چۆنە وەختێکانە ئێمە پرسین لە بوونی شتێک و لە چۆن بوونی شتەکە هەنگاومە ناسە ناوی فەلسفە فەلسفەی دینی بەعام و فەلسفەی غێری دینی بەعام فەلسفەی دینی لەسەر بوونی خۆیەکدا ئەمەرزێت کە مافەوقی هەموو کەسێکەوە هەموو شتێک ئەزانێ و هەموو شتێکی بە قەدەر و بە قەزا ڕێک کردو و تۆ لەو چوارچێوە بچیت ئەچیتە خۆشبەختی و جیهانێکی دوایی بۆ دیاری کردێ لە ئاینی ئیسلامە لەو ئاینەکانی ترا ممکنەوتم ڕەسخوێ فەسخوێ مەسخوێ یا ممکنە دوونای دوون نەوێت بە شێوەیەکی تر بیری لێ بکەنەوەکی مەسیحیەت ێژن تۆ حەزرەتی عیساتێ و گوناحی هەمووی مرۆڤ و گوناحی باوەمیی کڕیەسەوە ئێوە کشتان بەستەوە بۆ بکەن خۆشبەختە بن من لەوە بێمە دەرەوە ئەگەر گەرەکمانە ئازادی بزانین چییە وەکو مامۆستاوتی لە چوارچێوەی ئازادی مدرنا مرۆڤ خۆی پێوەری هەموو شتێکە بەڵێ مرۆڤ سنتەرە و ئەم مرۆڤە کە سنتەر بوو بۆ تەنزیمی ئوموری خۆی قانون دروستەکە هێمە شریعەتمانەیە لە دینە شریعەت کێ ناردیە
بە وحی هاتوێ بۆیە تۆ ناتوانێت قسەی تیا بکەیت وەلێ کانە قانونی مرۆڤەتی تۆ توانێت قسەی تیا باشە بکەیت ئەمە یەک خاڵماوە ئیجازە بدەی شاید کۆمەک ئەمە ئەمانگەێنێتە جێگەیەک لەو جێگایە لە دەروی دین و ێژن سکولاریسم ینی چی ینی وڵی تر دین با لە جێگەی خۆیان وەرکێ دڵی پێ بچوە سەردانی دین بکە وەلێکانە هێمە ژیانی مرۆڤ بە یاسا و بە قانون و بە علم و بە زانست تەنزیمەکەین و دین بۆی نییە تەداخلی ئەمە بکە هەرکێ دیندارە دینداری ڕاستە ئەوە من ناژم ڕاستەیە درۆزەوە دوو جیهانی سا خەریکە ئەژی جیهانی دینداران هەر لە ئەو عالماوە ئەوەیەژی عالمی مەسیحێت دیندارەکان تیا ئەژین و سکولاریستیشمە لە جیهانێکی تریشەوەکی جیهانی ئێران وەکو جیهانی عێراق و ئەم جیهانەکانی تر خەڵک خەریکن لە ژێری ئائینێکە بە دینداری و ئەژین تۆ سازە من لۆ جوابێ و پرسیارە باش ئەوە باشیانە خراپە باشی و خراپی هەر شتەشی تەماشای نەتیجە و تەماشای دەرهاوشتەیەکی ئەتوەگەر بێت و لەناو کۆمەلگاشتەکەت بینی دەراوشتەی فکرەیەکی بوو ئیجابی بوو ئیجابیات حتمما هەموو عقل بڕیاری لەسەردن بەڵام ئەگەر بێت و سلبی بوو دەتوانێت بڕیاری سلبی لەسەر بدەین ئێمە لە سەردەمێکە ئاژین ئەگەر بێت و ئێستا وەزعی سیاسەتی دنیای وەزعی اقتصادی دنیای و وەزعی کۆمەڵایەتی دنیای بنمونە وەربگرین زەنای مامۆستای گوتیە من نەک وەکو دەوڵەت وەکو مجتەمع دوو کۆمەلگا هەنا هەر یەکێک دوو فکرە تەحەکومی تێدا ئەکا لەقدر ئەوەش مثلا تەماش کۆمەلگای خۆر ئاوایی کە ئەو فکری جەنای مامۆستای باسی کە مرۆڤ سنتەری و هەروەها فەلسفەی غەربی و ئەو فکرانەی کەوا ئێستا بەسەر سیاست و اقتصاد و فەرد و کۆمەلگا و خێزان و فەرهەنگ و کلتورە حاکمن و جیهانێکی دیکەش هەتاوەکو حەدەچی نەک بە مطلقی چونکە لە خلال 100 ساڵ ڕابردووە ئیش لەسەر ئەو کرایە کە یعنی سڵتەی سەقافەی غالیبە بە تایبەتی حەضارەتی خۆر ئاوایی ویستیتی هەتاوەکو حەدەچی زۆر لەسەر سفرەکان لە باتی سەر و پێ و دۆڵمە و کفتە و شفتە و ساوار و داندۆک و دۆین و ئەوانە ماکدۆناڵز و نازانم پیتزا و ئیندۆمی و ئەو بابەتانە هەبی لە جیاتی ماستاوی کوردەواری خۆمان و دۆی کوێستانان ئەبێ بپسی هەبی کەواتە لێرە ئەمە یعنی کاریگەربوونی سەقافەی ضعیفەکانە بەدەسەڵاتدارەکە ئەگەر بێت تەماشای بکەین کۆمەڵە نمونەیەکی وەربگرین لە ڕووی مرۆڤ سازیەوە مرۆڤایەتی لەکوێ لە ڕووی خێزانیەوە مرۆڤایەتی لە هەردوو جیهانەوە لە چێن دەرێ ئەگەر بێت و تەماشای دەستی ئەمین بکەین لە ڕووی تەسەلوح و سیباقی تەسەلوحی و کوشتنی مرۆڤ و وێرانکردنی مرۆڤ بە تایبەتی لە خلال 100 ساڵ ڕابردووە ئینسانیەت لە چێن بۆ چوونی جەنابەت لەناو کۆمەڵگەی موسڵمانانە باشترە 100% ئەگەر بێت و تەماشای قیەم بکەی ئەو قیەم و باها و باڵانەی کە وەکو ئینسان لێرە تەنفیزەکرد وەکو بەها باڵا تەماشاکە دەرمەکو مەتەنە خێزان سیلە ڕەحم مەسئلەی میوان دۆستی میوانداری یارمەتیدانی هەژار باشە ئێستا ژوایە بەس ئێستا شوایە طبعا بەنسبە ئەمە نارێمە 200% بەڵام ئەگەر بێت و تەماشای بکەیت لە کۆمەلگای خۆر ئاواییە خێزان تەماشا بکە بزانە خێزان لە چ دەرەجێکی ئەوە قسەی من نییە ئەوە قسەی ئەو دەرهاوێشتە تەقریراتانەیە کە ئێمە دەیخوێنینەوە و لە هەمان کاتدا تەماشای کە شزوزی جنسی مثلا ئەوەی کە پێی دەوترێ مجتەمەعی میم و ئەوەی کە پێی دەوترێ گەی و ئەوەی کە پێی دەوترێ گۆڕینی ڕەگەزی ئینسان و نازانم مەسخبوونی ئینسان لە طبیعەتی خۆی تەماشای بکە لە چێن دەرەیە و لە هەمان کاتدا مەسئلەی سیباقی تەسەلوح ئێستا لە بینی وڵاتە زلهێزەکانە بەنەوعی سیباقی تەسەلوح بەشێک لەو ئازادی تاکەی کە مرۆڤ خۆی سنتەرە وای کردووە لەوێ شتەکە زەختر بێ ڕەنگە لە کۆمەڵگە موسڵمانەکانیشە هەر لەم کوردستانە ئەو بابەتانە زۆر زەق بێ بەڵام لەبەر نەبوونی و ئازادیە بەردەپۆشەکرێ بەخۆ شریعەت لەبەر چاتی مەسەلەن ڕازگۆیی تخوا دکتۆر کۆمەڵگەی ئیسلامی ڕازگۆی وەکو هاونیشتیمانی باسەکەم وەکو تاک باسەکەم یا کۆمەڵگەی ڕۆژاواییەکە کۆمەڵگەی ئیسلامی ڕازگۆی تەماشای حالەتی فەرد مەکە ئوستاس حالەتی فەرد تەماشای بازرگانە چ مەکە تەماشای چێ ینی بازرگانە هەر ڕازگۆ تەماشای سوورەتە گشتەکەی بکە ئەمە ناڵێمە تو ئینحراف نییە بەڵام ئەگەر تەماشای سوورەتە گشتەکەی بکەی کابرایەکی ئەوروپی بڕۆ تەماشای کە لە بەریتانیا و برادرانەی کە لەوێنە دەڵێن ئەگەر بێت و 2 دقیقە بەس تەنها 2 دقیقە کارەبا بکوژێتەوە بە سەدان حالەتی دزی تۆمارێک کە چی کابرا ئینگلیز هاتیە لێرە لەناو هەولێرێ با من بنمونە وەربگرم لەناو دۆلار فرۆشەکانی هەولێرێ لە تەلەڤیزۆنی پیشانیدا بە شەقای لە خۆدا دگو ئەگەر بێت ئەو حاڵەتە لە هەر جێیەکی دیکە هەبی بە سەدان و بە هەزاران حاڵەتی دزی تۆمارەکەی کە پارە لەسەر جادەی کەتیە چێ تەحەکومی بەسەراکە کاکە لە وڵاتی ئێمە جەنابی مامۆستای ئەمە لە وڵاتی ئەژین ئەمە لە کوردستان ئەژین 36 ساڵە حکمی خۆماڵیمانەیە تقریبا 35 ساڵە باشە لە خلالی 35 ساڵە من لە کۆمەلگایەکی ئەژیم 4-5 ساڵە دەستگای ئاسایشاتی هیچ دەستگای میریشی تێدا نەبووە 10,000 نفوس زیاتری تێدا ژیایە چێ تەحەکومی تێدا کرد ئەگەر بێت ئەو قیەمەی کەوا وجودی هەیە لە کاتی خەڵکەشی عشائری طبیعەتی
جیاواز مەبەستمەوەی نییە مجتمعی مسلمانە بکەم مجتمعێکی یعنی مەلائکەت ئاسا بەڵام بەنسبە ئەگەر بێت و بەنسبەت وەربگری ئەمە لەبەرەوەی نمونەی کۆمەلگای خۆر ئاواییمان ئەوەندە لە پێش چاوی گەورە کرا تۆڕێکی ئیعلامی گەورەی لە پێشتە باسی سلبیات نەکرا لەو ڕۆژانە برادێکم میوان بوو لە تۆکیۆ بوستاس لە تۆکیۆ گوتی چوویمە تۆکیۆ گوتی ئینسانانێکن ئەوەندە داخراون ئینسانی حەز ناکات جارەچیت کەوی توێ جارەکەت کە بگەڕێتەوە بۆی سینەکان زۆر کراوەترن لەوان ئوستاز لەبەر چیە لەبەروێ خەڵکێک نەبووە بچی دیراسە لەسەر مثلا شخصیەتی مثلا فەردی خۆر ئاواییم لە بۆ بکە وەکو ئەوەی کەوا فەردی خۆر ئاوایی هاتیە کە دراسی لەسەر شەرقی کردی من دەڵێمە تو دین کە هاتیە هەموو ئینسانە کۆکو یەکە ئوستاز هەموو ئینسانە خوا فەرمی وەنەفسی وما سواها فألهمها فجورها قد أفلح فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكى إنسان خوا قابلیەتی خیر و قابلیەتی شەڕی دایتێ کاتێک کە شریعەت هاتێ دەیەوێت قابلیەتی خیری بەرز بکاتو کاتێک کە ئەتوو ئەو شریعەت تحکم نەکا قابلیەتی بەطبیعەتی حال قابلیەتی خیر دابەزی قابلیەتی شەڕ بەردەوام کاتێک کە مرۆڤ دەبیتە سنتەر مرۆڤ لەبەرەوەی لە حەزەکانی دانەڕدراوە لۆی بە هیچ شێوەیەکی ناتوانانی قانونێکی ئەوەندە بەها باڵا دابنێ کە بتوانانی ئینسانیەتی لەو حەزە ئینسانی شڕیرانە دابڕنی بیگەینتە دەرەجەیەکی کەوا شریعەتەکانی خوای پەروەردگار هاوڕای دکتۆر جنابي دكتور بمنظوري خل مسألة ميزدك موضوعي قيم نمتفقك عالمي أو موضوعي قيم الجمة وك مسلمان نهدها من كاد عيني قيم الجم ولاطي أوروبا بس قيم شريعي مكمل الشريعة أويك أخوة بقيمنا ورد ولا فرما مصلحة أقرب يعني برنجك يوم بحسبك إنه والله كوملجه مسلمان برنجك باشا وكوملجه غربي بويرنجية بري خلكي قوتية بري نهما مستين آيني قوتنا كسن جلكي بنافدار دمي قوت تركا ولاطي مسلمان كرنا شونا ولاطي أوروبا يك جوانا محمد عبدو بخويا يجي دمي قوت شوا باريسي الدكتوراي شريعتي دخوندية وفقرايا مصري جي سؤال كرنا خلكي غربي تشاوي قوتية والله من إسلام ديت من مسلمان نديتن من فقراما ومصري من مسلمان ديتن لم إسلام نديتية من بخوجي يك جوان كسامة من محمد علي كلاي بخوديتية يعني بله. من بخوجي اللي قهدار كريا كاتي يقول من طلبة من الشام قسكي ويهابو دقوت سباس بخواقو من بوما مسلمان بريقو من مسلمانة ببينم هو حقيقته ما مستبح سيكر انه يعني اگر كهرباء بيك وشتن للندن ويد دزي زور بي راستا لكن زربي وان كسا خلكي من خلكي رجلاتي نافينن او كسيقو او دزيابكن مجيان دكن أوروبا أو بيصالة من الورجيان دكم هر يكي وايز برسياري بيكن هر يكي يقول أوروبا من نمونكي بيجم بخوازي ماشينكي بكري سياركي بكري يكم تشتي وقت يقول ميزاتكي نافي خداني ماشين ميزاتكي أجر نافي وينا محمد بأحمد بعبد الرحمن بخالد بيكسر وازيلتين أجر نافي توماس بنافي ننزم شنبي بردوام دكي صحبتك جديدكي ميزاتكي كأو موضوعات شوايا موضوعي قوم بيجن كوملجيه مي إسلامي بقشتي يعني وكردستان جد نافذة موضوعك والله أخلاق وخوشن أخلاق موضوعك إنسانية الناف هر إنسانة دجي يعني موجودة علقي أخلاق بآين نينا تصور دك مقرك فصلي ببي نابينا موضوعي أخلاق نابينا موضوعي حلال وحرام موضوعي أخلاق الأوروبا جي بيدا دبي ولكن نرينا خلك أخلاق موضوعك جوازة جبرويك وقت يقو أمور موضوعي آزادي تبحسي كردوكس جفدو حزبكن حزك القلهف دو جيان بكن لقوري أوروبا كس نينا يعني القوري فكري غربي كسك نينا قرارك بدل سر بريار وانا برويك او ازاد شون جيان دكن شون او جيان جي درس دكن بكيفي خويا لدف ما وقت مسلمان سينوري هيا جبر مد بين جيانا ما بو خويا جسدي مجي بو خويا رنج تصريفه جسد جي بو خويا شبرويك او علاقتي بين بياوك وافرتك اجر دريا اين دبي ما بحسي مسلمان كن برويك دسبيكي او برسياله وقت تجمع مقوم مسلمان اجر مسلمان اجر مهري شرعي نبي نكاحي شرعي نبي لغوري عرفي اسلام لغوري بينجه اسلام اعتبار دبي ممنوع اعتبار دبي زنا ايات القران بيروز بيجي ولا تقربوا الزنا انه كان فاحشه وساء سبيلا سباك بسال الإمام الصيد زنا الإمام الصيد زنا بتلا نرويج أجي لا هم نرويج ديوا خانك الديت يعني ببلاش بدات عالمي زور والله ديوا خان والله لكن يسيب ببدر أستاذ لقيامي ديني ببدر كما باسي فكري غربية كين كلا سر نفعي دام زور هي ما مست سندي تدهنا يا أستاذ كابرها بوجت ولا نرويج جاي لهولندا جاي عينو بالله هاوزماني توشجوتي لهر هم هولندا ونرويج يك ديوا خاني تدانية وشكر دا بتنا ديوا خاننا بلامبون بصدان صدان منظمات هيك زين ما مستحيل انا من خد باريس من بيجم هيئه بيجينا النيه من تماشي استاذ اما باش شوف كاين
ئەو قیەمانەی کە هەنم باسی قیەمی دینیمان کرد لەگەر ئەو قیەمیانەی باشە ئێستا قسەکانی ئێمە ئەچێتە ئەو شوێنەی دکتۆر قسەکانی ئێمە چۆتە ئەو شوێنەی کە بەڕاستی ئەم ئازادیە من والی تێگەیشتم بۆم ڕاستکەنەوە یان یەگەروانیە ئەم نەبوونی ئازادیە لە ناو موسڵمانانە وای کردووە کە کولتورێکی با بڵین مرۆیی نەباش کاک ئیجازە بدەی با ئێمە جارێکانە لێکچوونی هەردوو مەکتەبە فەلسەفیەکە تماشاکەین لە دەرەوە و لە ناوە ئەگەر کەسێک بێ قانونی بکات چی لە ئیسلاما چی لە دەری ئیسلاما قبوڵەکرێت بێ ئەخلاقی بکات قبوڵەکرێت ئەی مەکتەبی ئیسلام چی زیاترە حەقێکی ئیلاهی زیاد دەکا کە ئەوێتە عوبودیەت من ئەمە نابێ بچمە ئەم سنوورەوە قسە بکەم چون قرارە لەم بەرەو قسە بکەم ئەو عوبودیەتە لەوێ ئاکرێت دوو مەلایکە لەسەر شانی کەسەکە دەها مەرزێنەی خێر و شەڕێکی بنووسن محاسبەی قیامەتێکی بۆ دانا وەلێکانە ئەخلاقەکەی ئۆمانیسم لەم دێەوە ئەمانەی نییە حەقی ئیلاهی نییە مەلایکەکانی نییە قیامەتێکی نییە لەم لاوە تەنزیمی ئەخلاقەکرێت من ئاوا دەست پێەکەم ئایا ئەخلاق و دین ئەگەر گریان بدەینوەیەکۆ کامیان سەداست پێویستی بەوەکەیانە دین سەداست پێویستی بە ئەخلاقە یا ئەخلاق سەداست پێویستی بە دینە مرۆڤێک ئەتوانێت بە ئەخلاق بێ و بێدین بێ بە ئاوا بێژم ئەتوانێت بە ئەخلاق بێ و بێدین بێ لە تۆ ئەپرسم مرۆڤێک وڵامم دەرەوە مەچۆ بۆیت کە قسەکەم ماوی ئایا ئەتوانێت مرۆڤێک بە ئەخلاق بێ و بێدین بێ بەڕێی من بەڵێ ئەی ئەکرێت مرۆڤێک دیندار بێ و بێ ئەخلاق بێ وەڵا نابێ ئەگەر دینەکەی بەڕاستی هەڵگرت پێ نابێ بێ ئەخلاق بێ بەڵام بەداخەوە چاواشەکاریە کریا چون کابرا ئەچواتە مزگەوت و تێتەوە وەزانێ ئەخلاقیی هەیە چون زەکاتەدا چون قوربانی ئەکات چون شعائرەکە ئەنجامەدا سیارەکەی لە دەری مزگەوت تا پێچەوانە گیرداوە چوە سەناوی مزگەوت بۆ نوێژی عەسر بێ ئەخلاقیەکەی لێراوە دەستی پێکرێت چون بربەستێلێکیان هینێکیان پاساوەلێکیان دروست کرێژە تەوبەکەم لە درۆکانم درۆ ئەکات لەوێ من لە نڕۆژە چوون بۆ تماشای زبڵ کابرا هاو بۆ شەریکەی سووتاندنی زبڵ کارەبیان لێ دروستە کرد کابرا هاتوو هێمەی گەڕان و دوای گەڕانەوە وتی بێن فەرمونون لەم ماشینی خواردنە من کارتەکەم کێشاوە بکڕن هەرچێ خۆن بیخۆن وتمان ئاخر میوانی نییە مامۆسازانێ لەوێ برایشدا میوانی ناکە هەکی لە پارەی خۆی پارەدا من وتم لێ پرسن هۆکار چی ئەم پیاوە پارەی ئێمە قسەی دووبارە بکو هەر برایەک لەوی پارەی خۆ بدە ئێو سازادیەگە دیوەخان هەبی بە بەلاش لۆچ پارێدا دەیتر ئەوە من عەرزم دیوەخان هەیە بە بەلاشدانی براتە رەخی بەلاش دیوەخان نا بەس منۆزەمات تابعی کەنیسەی ئوستاز لە جانبەت دینیەکەی فەلسەفەیان تۆ ئیشەکە لە مامۆستاکانی نەروج دین نییە نەروج سەرا سەدا حەشتە مولحدە پرسیارە مامۆستاکانی بەڵێ بام الاستفادة لما هر دين نية لبه يعني هر دين نية ملحد سيدة أستاذ ملحد يجبي فلسفة عامة أوروبا هموي كنيسة فلسفية مسيحية ما مستع أويك بس ما مستطاع با استفادة زور جوانتينا لو بابتي أجر بيتو لما أرينها آزادي حمد خوارنجه وديوان ديا نانا بام بسيارة لما مستعد نانا بسيارة كي جواب دو أزاني ما مستعد شيء شكل سرتيا أجر بيتو يجتشيجو كرك لأوروبا الركتل لو خوان رابو بيرن لدروي قانون زواج ناكن لدروي محكمة آزاد كياستاني صامبوناني آزاد كآزاد أو فلسفة لشو سرتاوي قرتي أو فلسفة لكم مرجع إسلامي دبيان بابتك لسروية من دولا ما كبدم وياك دوو براوەیە کۆ بڕۆنە دەر ئەگەر یەکێکیان نەڵێ بۆکەیان تۆ میوانی منی ئەبێ خۆی لە ماڵ پارەی پێ بێ خۆی پارەی خواردنەکەی بدە وەلێ وەختێ وتی تۆ میوانی منی ئیتر کەس پارە نادا ئەم پارەی ئەوەکانەداوە ڕۆژانەش 100 جارەوە ڕووە داد لێوێنە لێرە ئێمە ئەوە ناژینەکەنە قەسەم لە پاڵی کاشێرەکە ئەنا هەر ئەوەیە لە ئەوروپایش بەڵام لەوێ ئیتر ئەگەر نەیوتوێت تۆ چاوەڕوان ناکەی ئەو پارە بدا ئەوش چاوەڕوان بە پلانە ئەو بە پلانە ئەوە شتێکی گرنگ نییە من لەوا بووم کە قسەکەم لە دەست دەرچوو هاتین دوو کەس وتم ئەڕۆن لەوێنە نانەخۆن و بیرە چۆ ئەی آخر پرسیارەکە لەسەر ئازادی مامۆستا لەسەر ئازادی تاکە کەسی خەریکن لەسەری ئەخلاق قسەمانە گوتم ئێستا لەوێنە ئەم کەسە تێت بۆ ئێنە ئەو خواردنە ئەخوات ئێمەی برد وتی لە ئەم دەستگای ئەو بە خۆتان بکڕن باش مشتم دەی بۆ ئێمە بکڕین خۆ میوانی نەکردوین وتی وەڵام میوانیم نەکردن خەریکم غەرامەی خۆمەکەم غەرامەی چی وتی وڵا 30 چرکە دێراتوم وتومانە 8:30 من 8:30 و 30 چرکە هاتووم
خۆم غەرامەکەم ئێمە ژین یا ئەبێ بەرانبەر غەرامەکە یاخوا غەرامەکە یا ئەبێ داوای لێبوردن بکەین ئەو داوای لێبوردنەکەی نەکرو لە هێمە میوانیمانی کرد بۆ لێبوردنەکە غەرامەی خۆی کرد مەبەستمەوە لە ئەخلاقی چا غەڵەت غەرامەی هەیە وەلێ ئەدا لە کەسایەتی شەرم دروستەکە لە دینی چا بێ ئەخلاقی غەرامەی هەیە غێری شەرمەکە قیامەتێکیش دروستەکە بۆیە من ئاوایەژم ئەو ئەخلاق و قیەمە لە هەردوویانە هەیە وەلێ لە ئیسلامە چون پشتگیری خوا و قیامەت و ئەوانەیەکی تێکەوێ بێ مسلمانێک بە ئەخلاقتر بێ لە ئوروپاییەک و ئازادیش سنوورەکانی یەکێکیان ئەخلاقە یەکیان قانونە فەرقی ئەخلاق و قانون چییە؟ قانون کەمترین ئەخلاقە بتوانی لە هەموو کەسێ داوای بکەیت ئیسا لە هەمووی ئەم ئستافەوانەرا من داواکەم کەس مافی کەس نەخوا ئەمە قانونە وەلێ ناتوانم یەکێک داوا بکەم لە یەکێ بێژم مافی خۆ بدە بە ئەوان ئەمە ئەخلاقە خۆی هەڵەسێ پارەی باخەڵی بەشەکە لێمە ماڵی نەڕمی بۆیە هەم لە دەروی ئەخلاق هەم لە دەروی دین و هەم لە ناوی دینە پێوەەر بۆەوەی مرۆڤەکان تەنزیم بکرێن پێوەرە مشتەرکەکان یەک قانونە دوو ئەخلاقە بەرابەری کەسەکانە عەدالەتە ئەمانەیە بۆ ئازادی دروست بێ ئازادی خۆی نییە بە قانون دروستەکرێ بە عەدالەت دروستەکرێ بە یەکسانی دروستەکرێ بە ڕێز دروستەکرێ ئەمەی دروست کرد ئازادی دروستە بێ ئەم ئازادیە لە دەرەوە تا ئەرایترە درێتە دەستی حەزی مرۆڤێک حەزەکەی ئەمێتێکدا ئەبێ تەنزیم کرێ وەلێ چووە ناوی دین ئەدرێتە دەستی کتێبی مقەدەس دەستی ئائین و ئائینیش کێ شەرحێکە مامۆستایانی ئائینی ئەو وەختە مامۆستایانی ئائینیش دوێنێش لە پرۆگرامێکی ترە عەرزم کرد ڕەنگە حەزی مامۆستایەکی ئائینی هەمە ناو بنین دین بۆ چوونی شخصێک ناو بنین دین بەڵام بەعام چوویتە ناوی دین و ئازادی ئینسانی مەحدودەوێ بە ئازادی دینی هەمووی ئازادیەکان نامێنێ وەکوێ لەم باز ناگەر ئەمە تماشا بکەین ئەمە گەر ئازادی مرۆڤ گشتێسی کە ئاتی بۆ دین ئەچواتەوێنیتە ئەمە سنوورە ناتوانانی لەمە دو ئازاد باش دکتۆر بۆ ئێمەی کورد ئێمە چوینە ئەو بابەتەی کە چوینە ئەو دیوەی بۆی کە مرۆڤێکی بەڕاستی ئازاد دروستکەین نابێ دینی هەبێ هیچ دینێکی هەبێ نەکەر مسلمان وایە یعنی ئەگەر ئێمە مرۆڤێکی ئازاد و قسە لەسەر ئازادیەکی ئایرە 24 بکەین بۆ مرۆڤێک باسی ئەو وردەکاریانە ناکەین ئایا ئەم ئازادیە چۆنچۆنی بەکارێنێ بە باش بەکارێنێ بە خراپ بەکارێنێ و تا دوای بەڵام ئازادی و دینداری دوو هێڵی تەری بریان یەک ناگرن کاک سەنگەر دەروون دەروون بۆنە لەگەڵ کاک سەنگەر ئەمڕۆ داخوازە لێبۆرینێت کرد زۆر تا قسەکە پێش بەرنامە زۆر قسە کردیە بەری بەرنامە بۆ یەکی سەنگەر لە هیچ نەبوو کاک دەروون نقطەی یەکەم بە بەحسی ئیسلام دەکەن ئیسلام ئازادی مرۆڤ نینە مادام داخلی ئەو مەوزوعە بوو ئازادی نینە دووەم بۆ خاتری مە جڤاکێکی ڕەنگێک ڕەنگی ئازادی ئەگەر مە بتوانین ئازادی لێ بکەن احتیمالە حتا ناوی ئازادیژی زۆر زەحمەت بێ بۆ هێنا مە گەرەک ئیش بکەن سەر مەوضوعی فقهی ئەوە گوت دکتۆر خانی بەحسی کرد زۆر جارە هەیە فهمی مامۆستەی ئاینی ئەوە بوومە بووە سینۆر یعنی ئەو سینۆرێک و خوای گەورە بۆ مە دانیە مە قبول کردە ئەساسن بۆ مە زۆر ڕەحەتە و مە قبولی کردە و مە ئەتیقادی کردە و ئەوە ڕاستە کێشامە کودەیە کێشامە فقهی دەیە زۆر ئەقوالی فقهی هەنە متضاربن معاکسی هەبن وەگەلێک جارە هەیە تەفسیراتی فوقها هەنە محترام و ڕێزگرتن بۆ هەموو فوقهائی مە هەیە ولكن ئەوە بەشەرن ئەوە پیاون تەفسیراتی وانە نە تەفسیراتی خوای گەورەنە بۆ ئەو یەکگەرەک مە کار بن ئیش بکەن کار بکەن لەسەر فقه ژبەرگۆ گەلێک جارە ئازادی مرۆڤ سینۆر ژێر هاتیە دانین ji قیبەلی فوقها ئەوە نەش قیبەلی خۆی تەعالی تصوری مدە ئەگەر مە بویرەنگی ئیش بکەن ئەوە ڕاستە ئەما مەرابن بەحسیکن وەڵا ئیسلام ئازادی تێدا هەیە و ئیسلام ئازادی تێدا نینە من صراحة حزم لێنی لە قسەکانی مامۆستا بکەم چونکە من لە ئەبجەدیاتی فکر دەگەم مامۆستای جیاوازم بەڵێ ئوستاز ئەوەی کە جەنای مامۆستای باسیە کە ئازاری بە مەفهومی خۆر ئاوایی بەڵێ لە ئیسلامان نییە بەڵام بە مەفهومە ئیسلامیەکەی بەڵێ سەراپای هەمووی ئازادیە ئەتووە گەر بێت و عەبدایەتی خەڵکێکی دیکەنەکەی عەبدایەتی خوای پەروەردگار بکەی ئازادی ئەوە گەورەترین ئازادیە کە خوای پەروەردگار بە ئینسانی بەخشی ئێستا بتەوێ یان نەتەوێ پێت خۆش بی پێت نەخۆش بێت و عەبدی خوای خوا تو دروست کردی پاشی ئەو بابەتەی
کاتێک کە یاسا دێ ژیانت تەنزیمەکە معنەیوانی ئازادەکانی لێستاندیۆ دەیوێت ژیانت تەنزیم بکە دەیوێت ژیانت ڕێک بخە ئەوە تو ئێستا ئازادی لەوەی کە ئەچێت شوێنەجی ئازادی لەسەوەی ڕەنگەکی هەڵەبژێری ئازادی خواردنەکی هەڵەبژێری ئازادی چ پیاسەیەکی دەکەی ئازادی سژنەکی لۆ خۆدینی لەوەی کەوا مەتەلەن لە سنووری شەرع دەرنەچی ئازادی یعنی بە گریگەوەی تو ئازادی لەناو ئەو بازنەی لەو بازنەی دەرمەچ و دیکە هەمووی ئازادی ئەوەی کە جەنای مامۆستای باسیەکە زانا و فقها و ئەو بابەتانە بابە فقه بریتێ لە قانون کەس نەیگوتێ فقه شتێکی مقدسە کەس نەیگوتێ فقه لۆیش تەماشاکە کاتێک کە فتوا دەرەچی کابرای فقه لە بۆ تەنزیمکردنی قرارەچ حتا کابرای قانونی لەما بینی 20 دقی قانونی 1 دقی قانونی هەڵەبژێری چی هە شایانی مەسلحەت و دید و بۆچوونی کۆمەلگایە تاو یعنی مەسەلەکە مامۆستا کە دەرێ ئازادی نییە سەلەوانەیە بینەرە کۆ تێبگا و چی تازە جەنابیشت هەروە تێگەیشتووی کە پێت وابوو ئینسان ئەو کات ئینسانەکی تەندروست دروستەبی کە ئەبێ لە دینی مەتەلەن لۆ خاتری ئازادی بکەیت نابی مەتەلەن لە دین نزیک نەک بنواتێک بابەت ئازادی شخصیە وقتی قمە بەحسی الحرية الشخصية دەکەن يعني موضوع هەر کەس تێدەک هەیە موضوع إنه إنسان ئازادە جسدی خۆدا چۆن تعاملی لەگەڵ جسدی خۆدا ئازادی معنی چی مامۆستا ئەگەر بێت الإسلام ده هي أدي ما وصل ولا يعني إنسانك حسبك دقي لا شيء خبده إنسانك حزايا لا شيء خبده آفرت خبده من أم بتزنابتم قلتم ما مصطاي بالرئيس الشريعات كوم الله السنورة دانين أو سنورانة اللي تنظيم كردني حياتي بشرة نعم ما مصطاع تدري هر أزادي وجودين كدلي أزادي وجودين لإسلام ئێستا جەنابەت ئازادی چ جلو وەرگەشە پۆش ئازادی چ خواردنەکی ئەخۆی ئازادی چ مەندیلەشی لەسەرنی ئازاد نییە چ خواردنێک لەو حدودێک نییە بەراستخوا لەو حدودێک کە لۆی دانرێ عزیزم ئەتو ئێستا خوای پەروەردگار جل جلاله مامۆستا گیان تەماشەیکە بەخۆی ئەتو لە شریعەتی ئیسلام ئێستا مامۆستا فەرموو ئێستا جەنابەت کابرایەکی دامان نا ئەگەر بێت و لە دەرەوەی دینیش بژی لە دەرەوەی دین بژی ئازادی بۆی هەموو شتێکی بکەیت ئازادی ئەگەر پەیوەندی بە خۆم و لەشی خۆمەوە بێ بەڵێ نخير مثلا ما دام صار شخصيين استاذ اخر من مثلا منمونه راوستا ما وستا لقانون الرقا بيدرا وكابرا بتي تجاره بلا شيء خوبك وشوا يعني استا لقانون الرقا بيدرا وزناب بتي اعضاء دستي خود بفروشي وخلد فروش قانون ما وصل لا موضوع تنظيم قانون ما وصل ايش شريعتش عينه وقانون هيك قالوا انساني دانا ما وصل ما وصل الشريعه وقت ما وصل جان تماشيك عزيزم حتى لقانوني اوروبيش حتى وكل قانوني بشريش هيت قانوني من ازادم هر خوارني بخم بري من ازادم هرج لك الخوك اوي كشريعه لو داني بالي توم او يقول شريعتي سينوري دايما بحسي او خلاص بابتك ازادي ما وصل اجازه فرموي با من هەمووی کردارەکانی مرۆڤ کەمە ئەم مێزە لە سریدان دێڵە بۆشم کە بە دو قسە ئەگەر هەر ئەمە بێت لێرە تا ئەو پڕ کردارەکانی مرۆڤە بە خاس و خراپەوە کە سنوور ئیجازەی داوە بیکەین ئیتر ئەمە و لای سنوور ئیجازەی نا سنوورتمان قانونە و ئەخلاقە و یەکسانیە و عەدالەت و ئەمانە هەر ئەمە ماوەسەوە بۆ مرۆڤ بیکە ئیتر لە دەری دینی چۆ مرۆڤ بۆی نییە بۆ نمونە بێڕێزی بە نەفسی خۆی بکات چاوی خۆی دەربێرێت چێوە حەق النەفسە دینێژە سیاق حەق النەفس حەق الله حەق الناس وانە لێرە تا ئەوێنە ئەمانە حەق اللهیان نییە تا ئەوێ ئەمە ئەوێتە قانونی ئینسانی حەقی خوایتیان نیە قسەی تیا بکە بێژێ بۆ نییە LGBT کیوبیت هەر چێکەکەی بیکە لەو پێنج بەشەوە ئەوە دین کاری پێوە نییە تا ئێستا چون ئەمە مرۆڤایەتیە ئالە ئەرا تا ئەرا ئیتر بۆت نییە بیکەی بەس ئەم دایرە توانی بکەی لێرەیە ئازادی لێ دانیش لێ وەێ ئەو ئازادیە لێرە تا ئەراسە ئەم ئازادیە تا ئەراسە ئازادی دەرەوەی دین لانی کەم 25 لە دین لانی کەمێژم 25 لە ئازادی ناوی دین زۆرترە و ڕەنگە سەدیی زۆرتر بێت ئازادی مطلق نییە ئازادی مطلق لە دەرەوەی مرۆڤایەتیش نییە مطلق ینی تۆ قانونیش بەرچاو نەکەی ئەخلاقیش بەرچاو نەکەی وەێ لە دینا یەکتر زیاد دەوێت حەقی خۆش زیاد دەبێت لێرە حەقی خۆت و حەقی خەڵک هەیە حەقی خوانیە ئەوە حەقی خوایکی پێ زیاد بوو ئیتر قەتیسە بێت و تۆ بازنەکە ئەو نەسەوەختی حەقی خوای پێ زیاد دەوێت بڕێت ئیتر خوا ئیجازە نادایژێ بە عوبودیەت بیکەی ئەگەر گەرەکمانێ قیاسی ئەم شتە بکەین ئەوە ئازادی دینیە و میزەکە هەمووی ئازادی مرۆڤایەتی هیوادارم بە تێڕوانینێکی ئاینی ورتر بە تێڕوانینێکی موسڵمانانە لە مەفهومی ئازادی تێگەیشت بێتین و هەر موسڵمان دینێک لەو گفتوگویی کە باسمان کرد زیاتر داوای ئازادی نەکە و ئەگەر تۆ ئازادیەکی مطلقتەوێ
ئەبێ بێدین بی وافیس